کوڕی تەنەکە خۆڵەکە بوو بە چی؟ دوایی تەنیا چەند کاتژمێرێک لەدایک بوونی دایکی وازی لێهێنا. فڕیدایە شوێنێکی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە فلۆریدا. بەڕێکەوت لەو شوێنەدا دۆزرایەوە و گوازرایەوە بۆ هەتیوخانە. زۆر بە خێرایی ئەم هەواڵە لە ڕۆژنامەکاندا بڵاو بوویەوە. ناوی لێنرا کوڕی تەنەکە خۆڵ. لەگەڵ دەستپێکردنی ژیانێکی لەم جۆرەدا ڕاستەوخۆ خەیاڵە بۆ ئەوە دەچێت کە ڕەنگە کەسێکی تری فاشل هاتبێتە ناو کۆمەلگاوە. بەڵام پاڵەوانی ئەم چیرۆکە بە کۆڵنەدان و بڕوا بەخۆبوون توانی ڕێگای ژیانی بکاتە سەرکەوتن. فرێدی فیگەرز لادایکێکی ئالوودەی مادەی هۆشبەر و باوکێکی نادیار لەدایک بووە. لە پاش چەند کاتژمێرێک لەدایک بوونی دایکە ئالوودەبووەکەی فڕیدایە ناو خۆڵ و خاشاکی فلۆریدا. ئەم منداڵە تازە لەدایک بووە لە ناو ئەو خۆڵ و خاشاکەدا ململانەی لەگەڵ مردندا دەکرد. تاوەکو کەسێک بەڕێکەوت بەو شوێنەدا تێپەڕ دەبێ و پەیوەندی بە پۆلیسەوە دەکات. پاشان دەگوازێتەوە بۆ نەخۆشخانە و دواتریش بۆ هەتیوخانە. ڕووداوی ئەم منداڵە لە ڕۆژنامەکاندا بڵاو بوویەوە. خێزانێک بڕیاریاندا هەڵی بگرنەوە و سەرپەرشتی بکەن. بەڵام ئەم چیرۆکە تراژیدیە بە درێژایی ژیانی بەدوایەوە بوو. بەردەوام وەک گاڵتە پێکردن پێیان دەوت کوڕی تەنەکە خۆڵ. خێزانە تازەکەی فرێدی هەموو توانای خۆیان خستە گەڕ بۆ ئەوەی قەرەبووی ئەو ڕووداوە بکەنەوە کە بەسەریدا هاتووە. لە تەمەنی 9 ساڵیدا باوە پیاڕەکەی کۆمپیوتەرێکی بۆ دەکڕێت. ئەمە یەکەمین هەنگاوی گۆڕینی ژیانی بوو. فزولیەتی فرێدی وای کرد کۆمپیوتەر هەڵبوەشێنێت و بزانێ ناوەکەی چیتایە و چاکی بکاتەوە. هەروەها تێگەیشت لەوەی کە کۆمپیوتەر چۆن کار دەکات. هەزوو ئارەزووی بۆ ئەم کارە زیادی کرد. تەواوی پارچەکانی شارەزا بوو. فێر بوو چۆن کۆیان بکاتەوە و چاکیان بکاتەوە. لە تەمەنی 13 ساڵیدا کارێکی چاکردنەوەی کۆمپیوتەری دەستکەوت. کاتێک گەیشتە تەمەنی 15 ساڵان کۆمپانیایەکی بچووکی بواری بەرنامەسازی دامەزران. بە ماوەیەکی زۆر کەم 150 کڕیاری هەبوو. لە پاش ماوەیەک فرێدی تووشی خەم و خەفەت بوو بەهۆیەوەی باوکی دووەمی تووشی نەخۆشی ئەلزەهایمەر بوو. فرێدی بڕیاریدا دەستەوەسان نەبێت لە ئاستە و ژیانی کە باوکی پێیدا تێپەڕ دەبێت. دەستی کرد بە توێژینەوە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو. ئامێرێکی GPS دروست کرد کە لە ناو پێڵاوی باوکیدا دایدەنا. لە ڕێگەی ئەو ئامێرەشەوە دەیانزانی باوکی لەکوێدایە. هەرکات ون بووایە یان دیار نەمایە دەیان دۆزیەوە. بەو جۆرە باوکیشی پاراست لەوەی کە هەر لە ماڵەوە وەک زیندانی مامەڵەی لەگەڵدا بکەن. کۆمپانیایەک بەم داهێنانەی فرێدی زانی. کۆمپانیاکە ئەم داهێنانەیان بە 2 ملیۆن دۆلار لە فرێدی کڕیەوە. دواتر کۆمپانیای تایبەت بە خۆی دامەزراند بە ناوی ڤیگەر کۆمینیکیشن بۆ پەیوەندی بێتەل و تەلدار. چەندین داهێنان و بەرنامەی گرنگی بواری پەیوەندی دامەزران. فرێدی تاوەکو ئێستا 4 داهێنان بە ناویەوە هەیە. سامانی فرێدی لە ئێستادا بە 60 ملیۆن دۆلار دەخەمرێنرێ. فرێدی لە وتەیەکیدا دەڵێت هەرگیز ڕێگا مەدە بارودۆخ و ئەو ژیانەی تێیدایت بڕیار بدە کە تۆ کێیت.